پاشەوەی هیلری کلینتن ژمارەی پێویستی بەدەستێنا بۆ بوون بە کاندیدی دێموکراتەکان لەگەڵ بەرنی ساندرسی ڕێکەبەرە دێموکراتەکەی بەرەوڕووی یەکتر دەبنەوە لە هەڵبژاردنە بەرایەکانی ئیمڕۆ سێشەمەی مەزن. بەڵام سەرەڕای پێشەبرچەیەکی زۆر نێزیک لە یەکتر لە کالیفۆرنیا هەردووچیان زۆربەی هێزی خۆیان دژی ترامپ دەخەنەگەڕ. بیر و بۆچوونەکانی دانەڵد ترمپ نەکەر تەنها دژبەیەکن بەڵکو ئەو پەڕی یەک ناگرنەوە، ئەو هەر نەک تەنها ئامادەگی نییە بەڵکو کەسێکی ڕاڕایە و شایستەی پۆستی سەرۆکایەتی نییە ئەوەی پێویستی بە زانیاری و سەقامگیری و بەرپرسیارەتێکی مەزن هەیە. چی دەکەیت کاتێک هیچ وەڵامێکی ڕاستەقینەت بۆ گیرگرفتە ڕاستەقینەکان نەبێت؟ خەڵک دەکەیتە قۆچی قوربانی لەبەرەوە ئێمە لێ ناگەڕین ترامپ دووبەرێکی بخاتە نێوانمانەوە. ترامپ وڵام بداتەوە و هێرش دەکاتە سەر کلینتن بۆ بەکارهێنانی ئیمێڵی تایبەتی وەک وەزیری دەرەوە. هیلاری کلینتۆن دەبێت زیندانی بکرێت و بچێتە زیندانەوە. من پێم وایە دەتوانێت زیاتر پارەی دەست بکەوێت ئەگەر وتار بدات و بیان فرۆشێت بە ئەوانەی خەونایان باتەوە. ترامپ هەروەهاش بووە سەردێری هەواڵەکان بە گوتنی ئەوەی کە دادپەروەرێکی فیدرالی فەرق و جیاوازی دەکات دژی ئەو لەبەر ئەوەی بنچینەی مەکسیکیە، هەروەها بە سەنجی خستنە سەر نەژادی ئامادەبووانی گرتبوونەوە. تەماشای ئەو ئەفریقایی بە ئەسڵ ئەمریکاییەم بۆ بکەن لەو شوێنە، تەماشای بکەن ئایا تۆ مەزنترینی؟ مەزنترین ئاماژەیە کە بۆ پاڵەوانی کۆچکردووی بۆکسەر محەممەد عەلی کەوا پێشنیارەکەی ترامپی ڕەت کردەوە بۆ قەدەغەکردنی مسلمانان بۆ هاتن ناو ئەمریکا و داوای باشتر تێگەشتنی لە ئیسلام کرد. پێم وایە ترامپ دەبێت هەلوێستی خۆی بگۆڕێت. لە ئەنگرێکی ترامپ خۆزیاری گۆڕانکاریە لە تاکتیکەکانی هەڵمەتی هەڵبژاردنەکەی لەگەڵ نێزیکبوونەوەی هەڵبژاردننی گشتی. ئەوە ئومیدی منە کەوا ترامپ گۆڕانکاری بکات. ئەو دەرفەتێکی هەیە بۆ ئەوەی گۆڕانکاری ڕاستەقینە لە ڕێبازی وڵاتەکەماندا بکات و ئەوە هەستی منە کەوا سوود لەو دەرفەتە وەردەگرێت. توێژێنەران دەڵێن ئەمریکایەکان نابێت چاوەڕوانی پێشەبرچەیەک بۆ بەرزکردنەوەی ورەی خەڵک لە نێوان کلینتن و ترامپدا بکەن. لەبەرەوەی ئێمە دوو کاندیدمان هەیە کە زیاتر جێی متمانە نین لەوەی جێی متمانە بن و هەروەها خۆشەویستی ژنین، هەر بۆیە ئەمە دەبێتە کێبڕکێیەکی سەخت. ئەو پێشەبرچەیە بە جدی دەست پێ دەکات وەک چاوەڕوان دەکرێت کە ئیمڕۆ کلینتن کاندیدی دێموکرات لە بەرژەوەندی خۆی بە تەواوەتی یەکلایی بکاتەوە. حیدەر کەریم، دەنجی ئەمریکا.